مامۆستا محەممەد جەنابشت بە خێر بێ سوپاس دەکەین بە خێرش بیتەوە بۆ کوردستان سوپاسیان بەدەبوون دەکەین کە لە کەلارەوە لەگەڵمانی دەمەوێت سەرنجی بەڕێزش بزانم لەبارەی ئەو ڕووداوەی سوید یاخود بەڕێز ناوی دەنێت چێم حاڵەتە ڕغلێ بوونەوەیە گرەی دەرونیە ترسە لە قورئان و بۆچی ینی بڵێن سوکایەتی بە قورئان بکرێت بێڕێزی بەرامبەر بکرێت هۆکارەکەی بۆچی دەگەڕێنەوە بەڕێز بەناوی خۆی گەورە و میهرەبان سەرەتا دەستخۆشی لە جەنابەت دەکەم بۆ ئەم بابەتە بەڕاستی بابەتێکی گرنگە و دووبارە بەکاتێنی فەیسەڵی دەکەمەوە بۆ کوردستان سەربەرێت لە کوردستان سەبارەت بە پرسیارەکەش بەڕاستی ئێمە ئەگەر سەیری باگراوندی ئەوروپا بکەین بۆمان دەرەکەوێت ئەم حاڵەتانە هەر هەبوون لە ڕابردووە جناب مامۆستا فەیسەڵ زۆر بە وردی باسی گرنگی قورئانی کرد ئەزانی کاک بۆ بینەرانی وا باشە ینی کاک زەرورە ئەمە بزانن 28 ملیۆن مسلمان لە ئەوروپای غەربی هەیە یعنی واتە 28 ملیۆن قورئان ڕۆژانە مامەڵە و تەعاملەکە غەیری مسلمان لە ئەوروپای غەربی ئەمە بێگومان کاردانەوەیەک دروستە کات یان ڕقێک لە دڵی بەعزێک ئەوانە دروستەکە کە ڕقیان لە ئیسلامە ڕقیان لە قورئانە ڕقیان لە دینە ئەمە بەڕاستی لەکێک لە هۆکارەکان هۆکارێکی ترەوە زانی سەیری وڵاتی سوید بکەین وڵاتی سوید خۆی 10 ملیۆن و 350 هەزار کەسە بە حسای 2019 لەم 10 ملیۆن و 350 هەزار کەسە نزیک 1 ملیۆن کەسی مسلمانە واتە بە معنایەکی تر 10% سوید مسلمانە 500 مزگەوتی تێدایە ئەمەش دیسان ڕق لەسەر ئەو دڵنەخۆشانە یان ئەو کەسانەی کەوا ڕقیان لە ئیسلام و لە قورئان و لەم ترۆقە زۆرەی مسلمانان لە ئەوروپا هەیە بەڕاستی ئەمەش ئەوە دروستە کات کە کەسێکی ئاوا بێ داخەکەی خۆی بۆوا بڕژێت من ڕئیم وایە کە هەتا لە بەریتانیا بووین لە دووسێ هەفتەی پێشووە لەگەڵ کۆڕبەندی پیان لە بەریتانیا یەکێک بەعزێک لەو باسوخواسانەمان هەبووە ئێمە دەرجادا ڕاستی من ڕئی خۆم لەوێ ئەوە بوو کە ئێمە نابێ ئەم شتە ئەگەر چی دوکایەتیە بە مقدساتێکی گەورەی مسلمان نابێمەوەنە گەورەی بکەین بەڕاستی بە گەورەکردنی ئەم دیاردێ و زیاتر خاندانی لەناو خەڵکە ئەمە وا ئەکا کەسێکی تری ئاوا ڕق لە دڵ یان دژ بە ئاینی پیرۆزی ئیسلام سیرکە کاریگەریەکەی ببینێ لەسەر مسلمانان و لەسەر وڵاتانی مسلمان کەسێکی تری بێ ئەمە دووبارە کاتەوە کەسێکی تر بێ دووبارەی کاتەوە ئەمە وای لێ دێ یعنی لە حاڵەتەوە دەبێ بە دیاردە ئیتر زۆرە بێ لە ناو خەڵکا و ئیتر و کات ئاژاوەیەکی گەورە دروستە بێ ئەو ئازادیەی کە هەیە ئێستا لە ئەوروپا بۆ مسلمانان بەڕاستی بەرتەسکە بێتەوە قسەیەکم لەسەر وڵاتی سوید ئەوەیە کە سوید خۆی مەشهورە یان ناوبانگی بەوە دەرکردووە کە وڵاتێکە بێلەوەی کە لیبراڵە یعنی شانازی بە دیموکراسی بوونی خۆیەوە دەکات و مافی ئازادی بۆ تاک و بۆ ئەوەی کە ئازادیەکی ڕەهای بۆ خەڵک هەیە ئەگەر چی ئازادی لە کاتێکە ئازادیە کە سنووری مخابەرانبەرەکەت نەبەزێنی بەڵام سوید کە پشتگیری ئەم حاڵەتە ئەکا یان ئەم بەداخەوە ئەم کارە ناشرینە دەکا ئەوەیە کە ئەو بە ئازادی تاکی دادەنا لەوەیە لەو ڕۆیە کە پشتگیری دەکا ئەگینا هەر ئەو سویدە ڕێگەی داوای 500 مزگەوتمان لە وڵات سویدە هەبێ و سویدە ڕێگەی داوە مسلمانان بە ئازادی دینداری خۆیان بکەن و سویدە ڕێگەی داوە کە خەڵک بچێتە ناو جومگە و کایەکانی دەسەڵاتەوە و عالمی گەورەمان وەکو مامۆستا ئەحمەد موفتی هەیە زیاتر لە 500 کەس لەسەر دەستی مسلمان بوو کە پیاوێکی کوردە لە وڵاتی سوید ئەمە بەڕاستی جێی دەستخۆشیە جێی دڵخۆشیە و یەکەم مزگەوتی لە ساڵی 1976 لە یوتیوبۆری کراوەتەوە کەوابوو مسلمانان ئاوێتێکی تەواویان هەیە لەگەڵ خەڵکی سویدە نابێت ئەم حاڵەتە بۆ شێوازە گەورە بکەین ئێمە نابێت ببین بە هۆکارێ بۆی خەڵکی تری ئەمە دووبارە بکاتەوە بەڵێ من لەگەڵ ئەوە میدانە بکرێ لەگەڵ ئەوەی کە عێراق کردوێتی دەستخۆشی بەڕاستی کارێکی باشیان کردووە بەڵام سەرەکەی لە ڕەدولفعلا چی دروستە بێت ئەوەتە ئاژاوەیەکی زیاتر دروستە بێت کێشەیەکی گەورەتر دروستە بێت ئیدانەی دەولی زیاتر دروستە بێت سەیرە ئیدارەی سوید ناکرێکە واتە بکەری کارەکەیە ئەو کەسێک کە لە سویدا ئەو پشتگیری دەکات بەڵام ئیدانەی وڵاتێکی وەکو عێراق کرێکە هەڵوێستێکی بەرامبەر بە سەفیری سوید دەربڕیوە لە عێراقا ئەمە ئیتر ئێمە بەخۆمان دەزانین لە دنیای ئەمڕۆیە لە فەزای ئەمڕۆیە بەڕاستی بەداخەوە دژیەک هەیە بەرامبەر بە مسلمانە بێت وریا بێن نەکەوێتە ئەو تەڵەیەوە کە بۆی دانراوە ڕاستیمێکێکە لەو تەڵانەی کە بۆی دانراوە
ومڵێ وڵات هەیە عاقڵترن ژێرترن نایڵن ئەمە لە وڵاتەکانیانە ڕووبدا بۆ منە وڵاتێکی وەکو بەریتانیا ئەو کەسەی کە قورئانی سووتاند لە دانیمارکە ویستی بێت بۆ بەریتانیا حکوومەتی بەریتانی ڕێگەی نەدابێتن هەر ڕێگەی نەدەبێتە ناو وڵاتەکەشیەوە نەک بێت قورئان بسووتێنێ لە لەندەنە بڕیارەکەی وا بووتی دێم لە لەندەنا لە شوێنی گشتیە قورئانە سووتێنم لە ناو لەندەنی پایتەختی بەریتان تەن ئێمە پێکەوە ژیانمان هەیە ئێمە ڕێگە بەوە نادین مافی مسلمانەکان پێشێل بکرێ مسلمان بەشێکی ئەساسی وڵاتەکەی ئێمەیە نەیانێشت ئەو کەسەی کە قورئانی لە دانیمار سووتان ئەرکەی بخاتە ناو وڵاتی بەریتانیاوە بەڵام ئەمە لە کاتێکە کە ئازادیەکی باشی شەیە لە وڵاتی بەریتانیا بەڵام ڕێگەی بەوە نەدا و ئەو حاڵەتەی کە مقدساتی ئیسلام پێشێلەکە بە ئازادی ناوی نەبن بەڵام لە سویدا بە ئازادی ناو ئەبرێ بۆیە من دیسان دووبارەیەکەمەوە ئێمەی مسلمان ئەم حاڵەتەی کە هەیە ئەگەرچی دڵی ئازارداوین ئەگەرچی لە دڵەوە پێمان ناخۆشە بەڵام نابێت ئێمە کارێکی وا بکەین نابێت ئێمە شێوازێک لە دەربڕینمان بەو شێوازە بێت کە بەهۆی ئەو خۆپێشاندانن یا بەهۆی ئەو شتانەوە ئاینی بەرامبەرمان ناشرین بکەین یان دەست بۆ حاڵەتێک ببرێکە فعلی ئەوان زیاتر بێ بەرامبەر بە مسلمانەوە بە تایبەت لە وڵاتی سویدا چونکە بەڕاستی مسلمانەکان زۆر باش ئەژین زۆر جوان ئەژین پێکەوە ژیانێکی زۆر باشەیە خۆشبەختانە دووهەم واتە لە دوای سویدی خۆی ئەو نەتەوەی کە دووهەمە کوردەکانن ئێمە کەوابوو ئێمە پشکی شێرمان هەیە لە وەکو کورد لە وڵاتی سویدا ڕاستی دەبێ ڕێزی لێ بگرین و چاکتر بیپارێزین بۆی ئەو ئازادی کە هەمانە لێمان تێک نەچێ و ئاینێکی دانپێدانراویشە مسلمان لە وڵاتی سویدا ئەمانە هەموو دڵخۆشین بۆ ئێمە من ڕای وایە لەگەڵ ئەوەی کە جنابی کاک فەیسەڵ وتی ئەنگام وەکو شەخص کردبێتی ئەو کەسە وەکو شەخص کردبێتی هەمان ئەم وڵاتی سویدا ڕێگەیدا بۆ نمونە بە کەسێکی مسلمانی بکوێت تەورات و ئینجیل بسووتێنێ بەڵام ئەو حاڵەتەکەی بەکار هاوت چی لێ کرد کردی بەوەی کەوتی ئێمە ئیسلام ڕێگە بەوە نادا هیچ دینێک ناشرین بکەین ئیسلام ڕێگە بەوە نادا هیچ قسە بە هیچ دینێک بوترێ و مقدساتی هیچ دینێک پێشێر بکرێ ئێمە ڕێز لە دینەکانەگرین و هەروەها ڕێز لە تەورات و ئینجیلی دەگرین وەکو چۆن ڕێز لە قورئانەکەی خۆمانەگرین بۆیە حاڵەتەکان ئێمە دەبێ بچووکی بکەینەوە هەتیستی کەین کە زۆر زۆر لەو شوێنەیە بۆ لەوە زیاتر ترۆخە نەکات لەوە زیاتر گەورە نەبێ بۆ ئێمە پەل نەکێشێ بۆ وڵاتەکانی تریش دەست خۆشکار خۆی لە ڕاستیە بێگومان بڵێ ئامارەکان دڵخۆشکردن ئەم جۆرە با بڵێن کاردانەوە بچووکانە دەبێ لە لەسەر ئاستی تاک بۆ کاری ترۆقەکردن و گەورەبوونی مسلمانان و وازیادبوونی مسلمانانە لەسەر ئاستی دەوڵەتیش وەکو باسی بۆ شێوازە بەڵێ فەرەنسا وەکو لەسەر ئاستی دەوڵەتە دژایەتی مسلمانە کات و دژایەت جارێک بە مەنعکردن جارێک بە لە کومیکان و تایبەتەکانە ئەمانە هۆکارەکەی چینە ئەمانە هۆکارەکەی ترۆقەکردن و گەورەبوونی مسلمانان دەستخەنە من ئەگەر نمونەی ئەوە بێنین ئەمانە بۆ نمونە بۆ لە بەریتانیا ئەمە نییە بۆ لە فەرەنسا ئەوە هەیە بۆ لە فەرەنسا هەیە لە سوید ئەوە نیە ئەمە هۆکارەکەی چییە هۆکارەکەی ئەوەیە کە مۆدێلە دیموکراسیە بەریتانیەکە جیاوازە لە مۆدێلە دیموکراسیە فەرەنسیەکە ئەوەی بەریتانیەکە بە ئەنگلۆساکسۆنی مەشهور و ناوبانگی هەیە دیموکراسیە ڕێگە بە دین ئەدا واتە ڕێگە بە هەموو جۆرە دینێک ئەدا کە بڵین ئاینی خۆیان بەکردداری بکەن لە ناو خەڵکاو بەبێ ئەوەی کەس دەست بێرەتە ڕێن و بۆی بێ جیاوازی بەرامبەر بە دینەکانیش ئەمە جنابی مامۆستا فەیسەڵ دەزانێت بەستەنها لە ناو شاری لەندەن ئێمە نزیکی 100 مزگەوتمان هەیە و هەروەها شوێنەکانی تری دینەکانی تری ئەنواع دین هەیە لە بەریتانیا زێکی شاژنی بەریتانیا هەیە دەڵێ ئێمە هەموو جیهانمان کۆ کردوتەوە لە بەریتانیایە واتە دینی هەموو جیهان و کەڵچەری هەموو جیهانمان لە بەریتانیا کۆ کردوتەوە بەڵام مقابل بەمە لە فەرەنسا زۆر جیاوازە سەیرەکەی دیموکراتیەکە یان ئەلمانیەتەکە بە معنایەتی تر ئەلمانیەتە فەرەنسیەکە ڕێگە بە دین نادا ئازاد بێ بۆیە سەیرەکەی بە هەر بە یاسا ڕێگە لە دین ئەگرێت سەیرەکە ئەوڵێ ئەمە دینی ئیسلام ئێستا خەتەرە بوو من چونکە لە فەرەنسا 2760 مزگەوتمان هەیە لەگەڵ ئەوەشان 9 لە سەدی مسلمانە 6 ملیۆن و نزیکی 250,000 مسلمان لە وڵاتی فەرەنسا هەیە ئەمە هۆکارەکەی چیە هۆکارەکەی هەستەکە ئەو مسلمانە ترۆقیان کردو گەورە بوون و لە ڕێژەکەیان ڕۆژ بە ڕۆژ بەرەو زیاد بوونە ئەو تێ ڕێگری لێەکە ئەو تێ بەو شێوازە من هەیەکات و ئازەتی مسلمانان دەدات لە کاتێکە ئێمەی مسلمان لە وڵاتەکانی تر ئازادێکی تەواوی ئەو دینە ئەو شێوازەمان هەیە ڕێژەکان بەڵێ دڵخۆشکردن ئێمە من یەک نمونەی وەکو چۆن باسم کرد کە ئەوەنە مزگەوت تەنها لە سویدا هەیە ئەوەنە بۆ نمونە نزیکی 500 مزگەوت لە سویدێ 2760 لە
فەرەنسا هەیە 1760 مزگەوتی تۆمارکراو لە ناو وڵاتی بەریتانیا هەیە. ئەمە بەڕاستی ڕێژێکی زۆر گەورەیە. لەگەڵ ئەوەشتا ئەگەر وەکو کورد وەکو کورد ئێمە سەیری مسلمانی کوردی بە کەناڵێکی خۆشەویستی کوردی وەکو پەیامیشەوە قسە ئەکەین، ئەمە گە سەیرکەین تەنها کوردەکانی ناو بەریتانیا 37 مزگەوتی کوردیمان هەیە. ئێمە ڕێژەیەکی باشە کەوا بێ ئێمە ئازادێکی تەواومان هەیە. ئەو مزگەوتانە چین چۆن کردومانە بە مزگەوت، زۆربیان یان کەنیسە بوون ڕیمانەتە کردومانە بە مزگەوت، یان کۆپ و باڕەکانی ئەوان بوون، جێی سەرخۆشی ئەوان بوون. ئەوان هاتوون سەریان سەرخۆشییان تیا کردووە، ئێمە هاتوون کردومانە بەوەی کە خەڵک بێ دڵخۆشی و بەندایەتی بۆ خۆی پەروەردگاری تا دەرببڕێ. بەڵێ بێگومان ڕێژێکی زۆر باشەیە دڵخۆشر. ئەمە کە لەسەر ئەم سێ چوار وڵاتە من قسەم کرد بە شێوەیەکی گشتی لە وڵاتەکانی تریش هەروایە. بۆ منە لە وڵاتی ئەڵمانیا هەر زۆر مسلمان تەیە گەشەی کردو زۆر بە باشی ئەڵمانیا، نەرویج، دانیمارک، هۆڵندا مسلمانان جێی دڵخۆشی. بەڕاستی لەسەر ئاستی هەموو ئەوروپا حەسەب بەحسای ناڕەسمی حسایەکی دقیق نییە ئەمە 14500 مزگەوتی تێدایە. واتە بەس باسی ئەوروپای غەربی یەکەم. ئەمە بەڕاستی جێی دڵخۆشیە. خۆزگە ئێمە بمانتوانی باە لە ڕێگەی ئەعلامە سەرەکیەکانی خۆمانەوە بە تایبەت ئەم داوایم لە بەڕ باشترین و چاکترین ئەعلامی کەناڵەکانی تریش ئەوە بکەین کە ئەم دیاردەیە بچووکەینەوە، زۆر بە بچووکی پیشانی بین. کەسێکە غەڵەتێکی کردووە ئەوەتە لەسەر ئاستی و کە جەنابەت باست کرد بڕیار درراوە لەسەری هەمومان پێمان ناخۆشە، بەڵام وریابی نەکەوینە ئەو تەڵەیەوە بڕات بێت کاک حەکیم ئەگەر ئەمە زیاد بکە. ئەمە لە بەریتانیا ئینگلیزمان هەیەتون ڕەوە، لە سویدی هەیەتون ڕەوە، فەڕەنسی هەیەتون ڕەوە، ئەڵمانی هەیەتون ڕەوە. ئەمە بێتە دیاردە هەر ڕۆژێ لە کۆڵانی کەسێک قورئانێکە سووتێنێت بێتە کێشە بۆ ئەو گەڕەکە و کێشە بۆ مزگەوتەکە و دواتر مزگەوت سووتاندن دەست پێکا چی دەست پێکە. ئێمە بمانەوێ نەمانەوێت لە وڵاتەکانی ئەوروپایە کەمینەین. بۆیە دەبێت زۆر بە حەکیمانە، زۆر بە تەندروستانە تەعامل لەگەڵ ئەمانەیە بکەین، چونکە قورئانەکەی ئێمە چییە؟ پەیامی قورئانەکەی ئێمە ئەوەیە وما أرسلناك إلا رحمة للعالمين. بڕات بیان قورئانی ئەمە ڕەحمەتە بۆ کەسش کە سووتاندوێت، هەر ڕەحمەتە بۆ ئەویش. ڕۆژێک دێت ئەویش ینی خوای پەروەردگار یارمەتی بدا، هیدایەتی بدا، بێتە مسلمان ئەو قورئانە شیفا بێ بۆ ئەو دڵە نەخۆشەی کە ئاوا بۆ شێوازە مامەڵەی لەگەڵ قورئان کردووە. ئێمە دیمان قەتیس ناکەین، قورئانمان قەتیس ناکەین لە کتێبێک یان لە مصحفێکە کە ئەو چۆ پێڕێزی پێ کردووە لە کاتێکە بوو دووبارێکەمە پێمان ناخۆشە. بەڵام 28 ملیۆن قورئان وکوتم لە ناو ئەوروپای ڕۆژانە مامەڵە ئەکەن. ئێمە ئەوان نان قورئانەکە ئێمە بکەنەوە، بەڵام هەڵسوکەوتی مسلمانەکان دەبینن، هەڵسوکەوتی مسلمانانی سوید دەبینن کە چەند بە جوانی مامەڵیان لەگەڵەکەن، چەند بە جوانی تەعاملیان لەگەڵەکەن. کاک حەکیم کاک فەیسەڵیش دەزانێت هەڵسوکەوتی تەعاملی مسلمان لە ئەوروپا ڕێزی وڵاتە ئیسلام وڵاتەکانە. بۆ جگە لە فەرەنسا باسی فەرەنسا ناکەم، فەرەنسا وکوتم دژ بە ئاینە وەکو ئەوەی کە یاسا ڕێگەی پێداوە، بەڵام لە شوێنەکانی ڕێزە مانانی سوید کەوتە لە نزیکەی لە سەڵادەی دانیشتوانی سوید مسلمانن. ئەوان پێشتر گرتبوونیان کردووە ناڕەزایەتیان دەربڕیوە لە سوید بڵێ گرتبوونەوە ناڕەزایەتی دەربڕاوە لەسەر ئاسی مزگەوتەکان ناڕەزایەتی دراوە بە حکوومەتی، بەڵام کێشەکە لێرە ئەوەیە حکوومەتی سوید مامەڵەکەی بە حسابی خۆیان مامەڵەکەیان مامەڵەیەکی ئازادی ئاینی یان ئازادی بۆ هەموو کەسێک. ئەمە ئێستا بەرامبەر بە مسلمان کراوە. بڕوات بێم کاک حەکیم قسەی دیفاع ناکەم لە وڵاتی سوید، دیفاع ناکەم لە حکوومەتەکە. ئەمە تەوراتیشی بسووتاندایە هەمان هەڵوێستی هەبوو، ئینجیلیشی بسووتاندایە هەمان هەڵوێستی هەبوو. ئەگەرچی عەلمانین چەپن و ئەوانن، بەڵام ئەوان وەکو خۆیان خۆ ڕێگەیاندا بە مسلمانێ بچێت تەورات و ئینجیل بسووتێنێ وەکوتم. یعنی ئەمان یاساکەیان ئاوا، ینی قەناعەتی ئەوان ئاوایە بۆ مسلمان، بۆ کەمینەیەک مسلمان یان بۆ مسلمان ناچن یاسای خۆیان بگۆڕن. ئەوە تا ئامادەیە لەوەی کە سەفارەتەکەی لێر بکرێ، سەرزەنش بکرێ، وڵاتەکەی ینی ئاڵای وڵاتەکەی بسووتێنێ و بخرێتە ژێرکەوە، ئامادە نییە سازش لەوە بکا کە بۆ نمونە ڕێگە نەدا ئەمە دووبارە بێتە. خۆ ئەم ڕۆژ دووبارە بوو ئەمان حاڵەت، ئەم ڕۆژ هەمان حاڵەت دووبارە بوو، ڕێگەشی دا و هەمان شتی کردەوە ئەو کەسەیان ئەو یان ئەو حاڵەتەی کە دشت ئازاری مسلمانان دەدا. بۆیە این ناکات بەڵام مسلمان ینی سوید ئەکرێ داوا بکەن چۆن جەنابی کاک فەیسەڵ فەرمووی ئەم هاوڕەگەزبازیەی کە ئێستا لە ئەوروپایە
گرنگێکی زۆری پێدەدرێ و شانازی پێوە کرێ و سەرۆکی وڵاتە شانازی بەوە کاکە قێزەوەندترین خەڵکە لە وەتەی بەشەریەت هەیە قێزەوەندترین دیاردە و حاڵت بووە سەرۆکی گەورە وڵاتی وەکو ئەمریکا دێ شانازی پێوەکە سەرۆک یعنی ئێستا بووە بە منافەسە لە بینی وڵاتەکانە کێ زۆرتر شانازی پێوەکە و کێ زۆرتر دەری ئەبڕێ و کێ زۆرتر تەحمل ئەکات و کەسانە دێتە سەر تەلەڤیزیۆن بەونە وەزیرە ئەندام پەرلەمانە ڕاهێشکانی گەورەی یاساییە شانازی بەوە کاڵێمیش هاوڕێگەسپانزم و بەو شێوازم تەعاملەکەم بۆیە ئەمانە چۆن بوون بە یاسا ئێستا دژایەتیکردنی ئەمانە حکمی لەسەرە یان سزا ئەدرێ ئێمەی موسڵمان ئەبێت هەر یەک لە وڵاتانی خۆمانەوە هەوڵی ئەوە بین بێڕێزیکردن بەرامبەر بە قورئان بکرێ بە یاسا و هەر کەسێک ئەمەی کرد یان هەر نەکرد بەرامبەر بە قورئان بەرامبەر بە دینەکان ئێمە بێت دینەکانی تریش لەگەڵ خۆمانە کۆ بکەینەوە بە تەنها موسڵمان ناتوانێت لە وڵاتێکا بگۆڕێت بەڵام وڵاتانی سوید ئەمە لەسەر خەت بین و قسەیان لەگەڵا بکەین بە تایبەت ئەوانەمان کە ئەوانەی لە وڵاتی سوید تاجیکیان پێدەستیان دیارە قسەیان لەگەڵا بکەین کە ئەمە لەگەڵ و دینەکانی ترکە لەوێ هەیە بدرێ بە پەرلەمانی سوید بۆی ئەو بێڕێزیکردنە بە یاسا قەدەغە بکرێ ئەگینا بەخوا برا بە جەنابی کاک ماوسە فەیسەڵ باسی کرد بە 50 کەس و 100 کەس و 1000 کەس کۆ بێتەوە حکوومەتی سویدی ئەو بڕیار و یاسایی کە خۆی هەیە بە ناگۆڕێ بەسەر ئەوەیە سپاس دەکەم مامۆستا بەڕاستی موسڵمان لە سویدا وەکووتم هەر نەتەوە لە بەریتانیا نەتەوەکان لە دوای بەڵێنی زۆرینەکانیان هەندین ئەوجا پاکستانین وەک باسی موسڵمانەکەم ئەمانە هەندی و پاکستانی و بەنگلادیشی و دواتر ئەگەڕێت و خوارەوە بۆ عەرەب و بۆ ڕێژەکەم بۆ کورد بەڵام لە سوید حاڵەتەکە جیاوازە لەبەرەوەی وەختی خۆی ئەمانەی کە وڵاتانی ئەوروپا جارێکتر بنیاد نەکردەوە بەریتانیا هەندی و پاکستانی هێناوە بۆ ئەوەی وڵاتەکەی پێ بنیاد بناتەوە ئەنی کاریان کردو و کرێکاریان تیا کردو ئێستا بوون بە ئاوا زۆرین و خوشتوازن بەڵام لە سوید کوردەکان زۆرینە کوردەکان زۆریان واتە بڵین کوردی کوردستانی تورکیا با بڵین کوردی باکوور ئەوان زۆرینن لەوێ واتە نەتەوەی لە دوای وڵاتی وە لە دوای سویدەکان خۆیان کوردەکانی خۆمانن لەگەڵەوەشە کوردی موسڵمان دیسان هەر زۆرینەیە لەوێ ئەمە بەڕاستی ڕێژەیەکی دڵخۆشکەرە و مزگەوتەکانی زۆربیان بەدەست کوردەکانەوەن و ئەمیش هەر ڕێژەیەکی دڵخۆشکەرە بەڕاستی لە دوای عەرەبەکان و کۆمەڵی خەڵکی تر بە تایبەت لە دوای بەڕاستی ئێمە ئەبێ دڵی پێخۆشین و لەگەڵ ئەوەشدا ئێمە لەسەر خەتین لەگەڵ یانە چەندین جار قسەمان لەگەڵ کوردون لەگەڵ موسڵمانانی ئەوەی ئەوانەی کە زیاتر لەناو مزگەوتەکان و کار دەکەن بۆ ئەوەی کە ئەم حاڵەتە ئەوەندە گەورە نەکرێتەوە شتی تر لەم شێوازانە دووبارە نەبێتەوە لەم حاڵەتەی قورئان من حەز ناکەم ناویشی ببم یعنی بەم شێوازە سوکایەتی بەرامبەر بە بێڕەزی بە مسڵمانان نەکرێت و ئەوان خۆشیان ئەگەر متابعە بکەی کەمترین کاردانەوەیان هەیە کوردەکانی سوید یان مسڵمانەکانی سوید کاردانەوەیان زۆر کەمە زۆر بە حەکیمانە ماوەڵ لەگەڵ وەزعەکان چونکە ئەوە ترسن لەوەی کە ئەمە زیاتر ببێ گەورەتر ببێ ئەو کاتە کۆنترۆڵ نەکرێ دیسان سوید ناوێنە ئازادی و ناوێنە کۆمەڵی حاڵەت لەم حاڵەتانە بەڵێ سوپاس دەکەم زۆر سوپاس بە ڕێزان مامۆستا محەممەد جەلال سەرۆکی کۆمەڵی کوردی بەریتانیا سوپاسی ئامادەبوون دەکەن هەروەکە کە فەیسەڵ ئیبراهیم نووسەر سوپاسی ئامادەبوون جەنابش دەکەین سوپاس بۆ بینەرانی بڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ